زیاد ڕەئوف، دیپلۆمات، بزنسمەن، کوڕی ماڵباتێکی ناسراوی هەولێرە. زۆرتر لە نیو سەدەیە لە دیاسپۆرا دەژیت. کۆکەرەوەی 6,000 کاری ناوازەی هونەری. ساڵانی هەفتە لەبەر شیوعیەتی و ئاشکرابوونی پیرە هەولێری بەجێهێشتووە. لە ڕێگەی تورکیاوە گەیشتۆتە رووسیا، کەچی ئێستا لە کۆشکەکەی خۆی لە کراکۆی پۆڵەند کە یەکێک لە جوانترین شارەکانی ئەوروپایە چیرۆکی دیاسپۆرانشینی خۆی دەگێڕێتەوە. ئەو کۆشکەی یەکێکە لە سامانە مێژوویەکانی پۆڵەند و زۆر سەرکردە و سەرۆکی جیهان سەردانیان کردووە. هەر لە سەرەتا Lech Wałęsakەوە سیستێمی هەموو گۆڕی لە پۆلۆنیا، ئەلێکساندەر کواشنێڤسکی کەوا 10 ساڵ سەرۆکی پۆلۆنیا بوو و ئەو بڕیاریداکەوە پۆلۆنیا بەشداربی لە ئەو ئۆپەراسیۆنی ڕووخاندنی سەددام. ئەو خواڵی خۆش بوو مەزەڤێتسکی یەکەم سەرۆک وەزیرانی پۆلۆنیا بوو پاش گۆڕینی سیستێم و ئینسانێکی زۆر دۆستی کورد بوو و زۆر برادەر بوو، زۆر جار ینی دەهاتە ئێرە بۆ ئەوەی باسی ئەوە بکەینەوە لە پێش ماڵەوە مەسەلەن دانیشتینە بۆ ئەوەی و پشتگیری دەکردین دایمان. ئەوە سەرۆک وەزیران بوو پاڤلۆڤسکی، ئەوە تووسکە ئەویش شەر سەرۆک وەزیران و دوایی ئەوە وۆلفە سەرۆکی ئەڵمانیا بوو لەگەڵ سەرۆکی پۆلۆنیا هاتنە ماڵەوە بڵێ دیارەتشیدا پێمەوە لە ژوورەکەی تر بوو. ئەوە دواتر سەرۆکی پەرلەمان بوو، دوای بووە سەرۆکی پۆلۆنیا کە سەرۆکی پەرلەمان بوو هات کەمەرۆڤسکی، دوایی کە سەرۆکی وڵاتیش بوو لە وێنەکانی تر هەیە لەگەڵ پێتەرینگ، ئەوەش سەرۆکی بەرلەمانی ئەوروپی بوو. ئەوە بالچەرۆڤیچ سیستێمی ئابووری نوێی پۆلۆنیا ئەو داینا وەکو جێگیری سەرۆک وەزیران و وەزیری دارایی، یعنی ئامادەی خۆی پیشاندا بۆ یارمەتیدانی کوردستان ئەگەر پێویستیان بە ڕاوێژکاری هەبی. ئیتر بەرپرسانی تر و خەڵکێکی زۆر بەڵێ ئەوانەی ڤەتیکان و دوایین کەس سەرۆکی پۆلۆنیا کەمەرۆڤسکی بوو. ئەوە وێنەکەی کوڕەکەم ئارام باسی سەرکەوتنەکانی خۆی لە پایسکل دەکات، چونکە ئەو سواری پایسکل دەبی لە داونهیل زۆر سەرکەوتوانە. ئیتر بەردەوام خەڵک دێن میێوان دێن، چونکە پۆڵۆنیەکان فەخر بەوە دەکەن کەوە ئەوە بەشێک لە مێژووی وانە پارێزراوە و نوێژن کراوەتەوە و کوردێک کردوویەتی.
لە مۆسکۆ چیت کرد کاک زیاد خوێندت ئیشت کرد بەڵێ لە مۆسکۆ سەرەتا دەستم بە خوێندن کرد لە هەندسەی مەعماری بەڵام پاش پێ شەش مانجێک چاوەکانم زۆر تێکچوو چونکە ئەو کاتی خوێندن بە تایبەتی هەندسە لەسەر بە دەست ڕسم دەکرا و بە سەعاتان بە شەو دەبایەدا بجیشین ڕسم بکەیت ژنەی پزیشکی بڕیاریاندا گوتیان دەبی اختصاسەکەت بگۆڕی چونکە هەتا خوێندنت تاو دەکەی ئەوە دەبی چاوت زۆر تێک دەچی و نابینی بۆیە ئەو کاتی حەزم کرد شتێکی تر هەڵبژێرم و پەیوەندیشی بە سیاست و بۆ ئەوە هەبی چوومە یاسا بە ناوی پاتریس لۆمۆمبا لەوێندەرێ خوێندنەکەم تەواو کرد. خۆی من چونکە هەر دایما لە گەنجایەتیەوە و لە کوردستانەوە چالاک بووم لە مۆسکۆش چالاک بووم و بەرپرسی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بووم لەلایەکی ترەوە ڕێکخراوی قوتابیانی بیانیان هەبوو لە ناو زانکۆکەمان من سەرپەرشتیم دەکرد مانجی جارێک کۆبوونەوەم مان دەکرد وەکو مەجلیسی زانکۆ و نوێنەری قوتابیان من دەنگم وەکو دەنجی سەرۆکی زانکۆ بوو لە کۆبوونەوەکە بەڵام پاشەوەی کەوا وەزعەکە دیت و ناڕەزاییم دەربڕی و لە 83 بڕیارمدا واز بینم لە حیزبایەتی و دەرچووم لە حیزبی شوعی ئیتر لە ناو زانکۆش من هێزکم گران بوو بە کوردەواری دەڵێن لە بەرپرسایەتی ئەوەی قوتابیانی بیانی منیان ئەوە کرد گوتیان تەواو تۆ مادەم دەبی دەربچی یەکێکی تر هیندیەکیان هێنا لە جێگای منیاندانا نمونەیەکی کۆنکرێتی هەیە کە مناقەشت بوو بێت لەگەڵ مامۆستاکەت بەڵێ مناقەشەیەکی زۆر توندمان بوو مەسەرەن مامۆستایەکمان لە ئەوەی فاینانس باسی ئەوەی دەکرد کەوا لێرە چیرۆی گۆشت بە 2 ڕۆبلە کەوا دەکاتە 50 سنتێک بەس لە ئەمریکا بە 7 دۆلارە بە 2 دۆلارە و لەو کاتێک کە مامۆستاوای گوت یەک لە قوتابیەکانی ڕووسی کەوا یەکچێکی کۆمسۆمۆلی کە لە ڕق بوو ئاوڕێداوە پشتەوە ئێمە تقریبان 100 کەسێک دانیشت بووین 70 کەسێک بیانی بووین ئەو رووسیا گوتی ئەوها بە ئیهانە بیانیەکان تێرگۆشت بن هەتا ئێوە لە یەکێتی سۆڤیەتن من دەمارم گیرە هەستام گوتم ئەو گۆشتەی ئێوە دەیخۆن و لە سڕە سەعاتێک 2 سەعات بۆی ڕادەوەستن لای ئێمە سەجیش نایخوا هاوینی 85 بوو کەوا خوێندنەکەم تەواو کرد ئەوجا چارەم نەبوو هەندێک برادری پۆڵۆنیم هەبوو کە ئەوانیش قوتابی بوون لە مۆسکۆ وەزعی منیان دەزانی و زوو یەکترمان دەبینی یەکێکیان دەرچووی بەشی یاسا بوو لە زانکۆ یاگیرۆنیان لە کراکۆڤ ئەو گوتی زیاد وەرە با بچینە کراکۆڤ من برادەر وشتم کەوا ئێستا لێرە نەگوتی هەوڵ دەین بەڵکو لەوێندەرێ بتوانی دکتۆرایەکەت بکەیت ئیتر گوتم باشە هاتین چووینە زانکۆ و چووینە چەند مامۆستایەکمان دیتکەوە کاتی خۆی ئەو لەگەڵیان برادەر بوو گوتیان خۆشحاڵیەوە وەرە دەگرین منیش وەزعی کراکۆڤم دی زۆر بەدڵم بوو شارێکی جوان و شارێکی کولتوری و
یەکەم جار کە هاتی ئەم شارە چەند لە باخەڵتدا بوو؟ من کە هاتم یعنی لەوانەیە پارەی مانجێک کەوا خواردن و نووسنم هەبێ ئەوم هەبوو، بەڵام لێرە کە قبولمیان کرد ئەوەیاندا پێم وەکو زەمالەکیاندا پێم. زەمالەکە یعنی ئەگەر بتگۆڕی بایەوە لە بازاری ڕەش دەیکردە $15 لە بەشی ناوخۆ دەژیام و ئەوەی چێشتخانە بۆ قوتابیان لە ناو بەشی ناوخۆ هەبوو شتەکان هەموو زۆر هەرزان بوو. ئەوە 86 ئەمە 86 بوو. ساڵی 90 لە ماوەی 4 ساڵدا چی گۆڕا لە ژیانی تۆ لێرە؟ بەگشتی وەزعی هەموو پۆڵۆنیا گۆڕا، چونکە پۆڵۆنیا بڕیاریدا سیستێمەکەی لە سۆسیالیستەوە بگۆڕی بۆ سەرمایەداری و بۆ بازاری کراوە. ئیتر من چونکە لەگەڵ ئەو وەزعە دەڕۆیشتم و حەزم دەکرد ینی خۆم پێڕا بگەێنم بە جۆرێکی تریش، دەستم بە ئیشی ڕێستەران و ئوتێل و ئەوە کرد، چونکە پۆڵۆنیا کە سیستێمەکەی گۆڕی ڕێگای داکەوە ئیش بکەین و هەر بەشێکی ئابووری چەند ساڵێک عەفوی کرد لە باج. ساڵی چەند دەستت پێ کرد؟ لە ساڵی 90 دەستم پێ کرد، ڕێستەرانێکم دانا لە ناو بەشێکی زانکۆ کەوا بۆ قوتابیە بیانیەکان بوون کەوا دەهاتن زمانی پۆڵۆنی یەکەم ساڵ فێر بن، تیای پێیان دەگوت ئینستیتوت پۆڵۆنینی ینی ئینستیتوتی پۆڵۆنی. لە یەکەم ڕۆژمەوە کە هاتمە پۆڵۆنیا لە بەشی ناوخۆ دەژیام و برادەراتی کۆمەڵێک قوتابیم کردکەوە سەرپەرشتی سنتەری کولتوری زانکۆیان دەکرد و دەستم پێکرد خۆبەخشانە لەگەڵیان ئیشم دەکرد و بەردەوام فیستیڤالی جۆرا و جۆر دەکرا. Spotykamy się, ta dzieje się za pomocą wystawy noszącej był, jest nadal, a są z nami, co niezwykle rzadkie. Dobry wieczór Państwa, witam Państwa serdecznie, witam naszych gości, Kurdów żyjących w całej Europie. Pomysł organizowania Festiwalu Kultury Kurdyjskiej powstał po to, żeby pokazać krakowianom, pokazać Polakom, że Kurdowie من یاری دەبووم و بەشداریم دەکرد و بەردەوام ئێواران خواردنم دروست دەکردن و برادەرەکان دەهاتن نانیان دەخوارد لام. دەیانزانی حەزم لە خواردنی خۆش و خزمەتکردنی برادەرەکانیشمە، گوتیان زیاد ئەوە لە زانکۆ شتێکی وا دروست دەکەن، باش چەند مانجێکی تر جێگایەک دەکرێتەوە و ڕێستۆرانێکی تیا دەبێ بۆ تەڵەبە بیانیەکانە، بۆ هەوڵ نادەی تۆ وەری بگری. ئیتر وا دەرچوو کەوا زانکۆ ئۆفێرەکەی منی بەراورد کرد لەگەڵ دووسێ کۆمپانی ترکەوە پێشکەشیان کردبوو. ئەو کۆمپانیە کەونەکانی زەمانی ئیشتراکیەتی منیان هەڵبژارد، گوتیان
لەگەڵ من گوتیان وەرە تۆ بەڕێوەی ببە تر بەوە دەستم پێکرد لە ساڵی 90. ئەمە یەکەم بزنس بوو. ئەوە یەکەم بزنس بوو. پاش 5-6 ساڵێکی تر ویستم چونکە کەوتمە سەر پام و توانیم ئیمکانیەتێکی ئابووری وام هەبێ کەوا شتێکی تریش بکەم دەستم پێکرد بگەڕێم شتێک بکڕم بۆ خۆم و خۆم دروستی بکەم. ئیتر زۆر جێگان تەمەشا کرد هەتا هاتمە ئەو جێگای ئێستا ئێمە لێینە. ئەوە چەند ساڵێک بوو داخرا بوو وەکو جێگایەک مەزرعەیەک بوو بۆ بەخێوکردنی بەراز بۆ سەربڕین و فرۆشتنی گۆشت. ئەوە بۆیە بۆگەنی بوو ئێرە پیس بوو و لەبەرەوەی کەوا گۆڕانکاری ئابووریش بوو لە وڵاتەکە ئێرە ئیفلاسی کردو دایان خست بوو. ئیتر عرض کرابوو بۆ فرۆشتن لەلایەن ساحێبە کەونەکانی چونکە ئێرە جێگایەک بوو وەکو بڵێ ماڵی ئاغایەک بوو کەوا ساحێبی هەزاران دۆنمی عرز بوو لەو منتقەیە کە پاش شەڕی جیهانی دووەم وڵاتەکە بووە ئیشتراکی قانونی ئیسلاح زراعیان کرد و خەڵکەکە یعنی عەرزەکەیان تەوزیع کرد و ئێرە بەس 40 دۆنیمەکیان هێشتەوە وەکو ئەو مەشروعە زراعی بەخێوکردنی ئاژەڵ بەکاریان دەهێنا. چونکە جێگایەکە کەلاوە بوو بەڕاستی وێنە زۆرە هی ئەو کاتی ماوە هەموو دەیانگوت تۆ تێکچووی ینی هەتا ئەو کاتی کە سوکاری خۆشم دەیانگوت تۆ شێت بوویەوە پۆڵۆنی ئەو ئیشە ناکەن تۆ بەتەمای چیەوە ئەو جێگایە بۆگەنیە هیچی لێ ناکرێ. من گوتم نا من دەبینم ئەوە شتی لێ دەکرێ و دەیکەم. ئیتر لە 97 دەستم بە خەریتەکردن و ئەو شتانە کرد و دەستم بە نوێژینەوە و چاکردنەوەی کرد لە 2000 تەواو بووم و کردمەوە. چی تێدا ئێستا ئەم منتیقەیە؟ ئەو منتیقەیە ئێستا وەکو کۆنفرێنس سەنتەرێکە وتێلی تایە چەند قاعەیەکی کۆنفرێنس و ئاهەنگ و مناسەباتی تایە ڕێستەرانێکی تایە و ئیتر وەکو جێگایەکی ناسراوی لێ هاتووە پۆڵۆنیا و بەڵێ و ماڵی خۆمی تایە و بۆنی گوڵ و سەوزە و لەم باڵەخانەیەدا نهۆمی سەرەوە پۆڵۆنیا و کوردستانە تێکەڵاوە نهۆمی ژێرەوەت کردوتە کوردستان و هۆنەر دەمەوێت باسی نهۆمی ژێرەوەم بۆ بکەی بۆچی بۆ تۆ زۆر تایبەتە پێت گوتم کتت کە لە بێتاقەت دەبم کە لەسەرەوەم دێمە خوارەوە وایە خۆی لەبەرەوەی ئەو ڕێنمایانە هەبوو دەبایە ئەو بەشە وەکو پۆڵۆنی چۆن بێ وا دروستی بکەمەوە بە جۆرەی دەکومنتە و وێنە کەونەکان و دڵیشم دایمەن ئەوەی دەویست ماڵەکەم جێگایەکی تیابێ هیچ نەبی کوڕەکانم
و خۆم هەست پێ بکەین کەەوە ئەوە بەشێکی کوردستانە. ترکە ماندیمە و کە حەز دەکەم بڕێک ئیسراحەت بکەم دەچمە ژێر زەمینەکە کە یەک لە کۆگەکانی تایە هی کارە هونەری یەکەچیان خۆی 4 کۆگەیە ینی چونکە نزیکەی 6,000 کارە ئۆریجینال ئەسڵ بەڵێ جێگایان نابێتەوە لە یەک جێگا. کەواتەوەی کە تۆ دەیکەی تەنیا ئێرە نییە لە شوێنی تریش کاری تر دەکەی. یەکێک لەو شتانەی کە دیتم قەڵایەک لێرە کاستێڵێک ناود لە ناوە زنار. بەڵێ کوڕەکانم ئەو ناوەیان هەڵبژارد ئارام و ئالان چونکە ئەوە ساڵانێکی زۆرە ئەوان سەرپەرشتی ئیشەکان دەکەن لەگەڵ کوڕە خوشکەکەم ئەحمەد و بە فەرمی و نافەرمیە یعنی ئەوان بەڕێوەی دەبن. ئیتر هەندێک شت بڕیارەکان ئێستا لە دەست ئەوانە کۆمەڵێک ناویان هەبوو بۆ ئەو جێگایە بەڵام چناریان بە زوان زانی. بەڵێ ئەوەش ئەو جێگایە خۆی لە ساڵی 90 یەکەم کار بوو ئەوەی دەستم پێ کرد کەوا یەکەم ڕێستەرانم لێ کرد. خۆشی جێگایەکی کەونە لە کاتی شەڕی جیهانی دووەم کە ئەڵمانیەکان پۆڵۆنیان کراکۆڤیان داگیر کرد قەسرێکیان لێ دروست کرد بۆ ئەوەی جێگای ئیسراحەت بۆ تەیارەکانی سوپای ئەڵمانیا. باسی بزنسەکەت لێرە لە پۆلۆنیا بزنسەکانت باسی کارە هونەریەکان و باسی دیوە سیاسەکەشمان کرد ئەو فەرقی کە هەبوو لە پۆلۆنیا باسمان کرد. لە کوردستان چه پرۆژەیەکت هەیە چه بزنسێکت هەیە؟ لە کوردستان پرۆژەم نییە و بزنسم نییە یعنی ئەوەی ڕاستی بی من کە دەستم بە کاری ئەرچی نوێنەری حکوومەت کرد کارەکانی خۆم هی بزنس و بە فەرمی و نافەرمی هەموومدا بە کوڕە خوشکەکەم و کوڕەکانم کەوا ئێستا بەڕێوەی دەبن و نەمویستیانی ئیشی بزنس و سیاست تێکەڵ بکەم. من هەست دەکەم کەوا ئەو جۆرە بیرکردنەوەی من لە بزنس کە هەبوو لە سەرەتاوە کەوا دەبی استراتیژی دوور سێر بکەیت شتێک بکە ئەوڕۆ بەس پاش 5 ساڵی تر تۆ بەرهەمەکەی دەخۆی پاش 10 ساڵی تر ئەو جۆرە فەلسەفەیە لە کوردستان نییە. بزنسی کوردستان ئەوەی من تێبینیم کرد بە تایبەت لە سەرەتای گۆڕانکاریەکان و لە پاش 2005 و 6 و 7 ئەوانە هەر بزنسی ئەوە بوو چی زوو پارە دێنێ. ئەوە دوورە لە ئەوەی من ینی تێگەیشتنی من حەز دەکەم شتێک بکەم کەوا ڕۆژانە بە مڵاچێکی بچووکی شتێکی لێ بخۆی بەڵام ساڵانێکی زۆر نا بە یەکجار پێت قوت نەدرێ. بۆیە هەتا ینی لە ناو پۆلۆنیاش ئەو بزنسانەی تر کە زۆر خەڵک هەیە لە ناوەندی شار ئوتێل دروست دەکەن ئەوە دەکەن کەوا لەوانەیە لە ناحەی
سوودمەندی و قازانج زۆر باشتر بی بەڵام کوڕەکانیشم وا فێر بووینە دەڵێن ئەوە نییە ئێمە شتێک دەکەین کەوا دەگمەن بی تایبەت بی ئەو جێگایەوە دووبارە نابیتەوە ئەو مێژوەی هەیتی ئەو خۆشحاڵانە ئەویش ئەوانیش ئەوەکەی منیان وەرگرتووە